قۆمارچیە گەردوونیەکان ناوی بابەتێکە لە نووسینی بەڕێز شۆڕش خالید ئاژگەیی دەڵێت بەر لە دایکبوونی ئێمەش ئەم دنیاە شوێنێکی ترسناک و ڕووبەرێکی پڕمەترسی بوو بۆ هەموو ئەوانەی گشت ئاواتێکیان ژیانێکی ئاسوودە و دوور لە کۆڵەمەرگی بوو. ئەم گەردوونە بەر لە دایکبوونی ئێمەش زیاتر لە قومارخانەیەک دەچوو. هەموو ئاوایەکانی پڕ بوون لە قومارخانە و قومارکەر و قومارچیە تەڵەکە بازە درۆزنە بەرژەوەندیچیەکان، قومارچیە دژە یاساکان و دژە باوەکان و قومارچیە بێباکەکان. دەڵێت قومارچیەکان بە درێژایی مێژوو هەرگیز باکیان بە هیچ تەڵەکە بازی و وێرانکاری و خولیای باڵادەستی و بردنەوە و دەستکەوتەوە نەبووە. باکیان بە بەکارهێنانی ترسناکترین چەک و بۆمبی ناوەکی و کیمیایی و هەڵگیرساندنی جەنگ و خستنەگەڕی مەکێنەی کاولکاری و چەک و جبەخانە و وێرانکاریەوە نەبووە. باکیان بە خوێنی بەناحەق ڕژاوی هەژار و داما و ژێردەستەکرا و بێمافەکانی کۆمەلگا نەبووە. باکیان بە گرتنەبەری ستەم و ڕێبازی ستەمگەریەوە نەبووە لە پێناو نووسینەوە و هەڵگەڕانەوە و چەواشەکردنی مێژووەوە. قومار بە هەموو فۆڕمەکانیەوە دەستکەڵاوە ئەمرازێکی سووک و هەرزانی بەردەستی قومارچیەکان بووە بۆ قومارکردن لەسەر هەموو ئەو شتانەی پێیوەسن بە شکۆفی ببورن بە شکۆی مرۆڤ و کەرامەت و ژیان و بوون و چارەنووسیەوە. هەمیشە لە نەبوون و غیابی هەستە ئینسانیەکان و نائامادەیی ویژدانێکی زیندوودا ئەم بوونەوەرانە بۆ گەیشتن بە مەرام و دەستخستنی دەستکەوت و مسۆگەرکردنی هەژمون و فراوان خوازیەوە دەستیان لە هیچ قومارکردنێک و قومارکردنێکی ترسناکەوە نەپاراستووە. قومار بە ژیان و بە خوێن و خاک و بە مێژوو بە نیشتمان و گەل و سەرلەبەری پیرۆزیەکانی کۆمەلگا، قومار بە ئێستا و بە داهاتووە. قومارچیەکانی پانتای کۆمەلگا ئینسانیەکان بە درێژایی مێژوو سەڵیان لە هیچ کردارێکی ترسناک و هەڵێنانی هیچ هەنگاوێک نەکردوێتەوە بۆ بردنەوە باڵا دەستترکردنی خۆیان و ئەو دنیا بینیەی هەڵگری بوون لە پێناو قەبەکردن و بەسەردرا و سالارکردنی ئایدۆلۆژیا و دنیابینی و نۆڕمەکانی خۆیانەوە. ئەم توێژە هەڵگیری دنیابینیەکی تایبەت و بەرتەسکن. ڕەنگە دژی کتێب و خوێندن و خوێندنەوە نەبن، ڕەنگە دژی معریفە و زانست و باڵاکردنی یاسی وەشیاری و تێپەڕاندنی قۆناغەکانی کاڵفامی و بەدفامی نەبن، تا سەر ئێسخان درژە مرۆڤ و دژە ژیان و دژە جوانی و ئاسوودەی مرۆڤەکانە. قومارچیە گەردوونیەکان هەڵگری کۆمەڵە بەها و نۆڕم و فکر و سیستمێکی ئەخلاقی و ئاکاری زۆر خراپن، لە خراپترین فۆرمیاندا بە هیچ جۆرێک لەگەڵ بەهای ئینسانیەکان و دادپەروەریە کۆمەڵایەتیەکاندا نایەنەوە ژیان دەوەستنەوە. لە یەکەم بینیندا جیهان لە گردوونێکی جوان و هەماهەنگ و پۆستەرێکی ڕەنگاڵەیی پڕ لە نهێنی دەچێت. جیهان تاو چرکە ساتەی مرۆڤە قومارچی و تەماحکار و شەڕانگێزەکان دەستیان تێنەخستووە هەڵگری دەیان تایبەتمەندی ئێستاتیکیا و جوانکاریەکی کەم وێنەی ناوەکی و بێوێنەی شاز و دانسقەیە. هەڵگری سەدان جوانی فرە ڕەهەندی سروشتی و هارمۆنیای شتەکانی ناوێتی. مرۆڤ بۆ گەیشتن بە حەقیقەتی ئەم جیهانە ئاڵۆزەی لە ناویدا دەژید لێبڕاوانە لە هەوڵداندایە بۆ زانینی نەزانراوەکان و بۆ ئەمە بەستەش گژ ئامرازەکانی بەردەستی دەخاتە کارەوە لە ڕێگەی توێژینەوە و وردبوونەوە و هەڵسەنگاندن و ئێستاش لە ڕێگەی داهێنانە سەر سوڕهێنەرەکانی ژیری دەستکردەوە ژیان و پێدراوەکانی ناوی سەرەوژێر دەکات و ڕاوەی وردیان بۆ دەکات. بەڵام سەرباری هەوڵە لێبڕاوەکانی مرۆڤ سەرباری هەڵپە و پەلەقاژەکانیەوە هەرگیز ناگات بە حەقیقەتی وجودی ئەم جیهانە پڕ لە ڕەمز و ڕاز و ئاڵۆزە و نهێنیەکانی ناوی. چونکە هێزی فکری مرۆڤ تا ئەو سنوورەی خەیاڵ بۆی داناوە بڕ دەکات و لە وێزگەی شوێنێکدا دەوەستێت و توانای ڕۆشتن و بڕینی سنوورەکانی نامێنێت. ئالێرەدا ئامادەیی قومارچیە هەلپەرستەکانی دنیای جەنگ و سیاسەت و سەرمایە و دەستکەوت بۆ گەیشتن بەرە مەرامە شاراوەکانیان و بەو دەمامەکانەوەی ناخیانەوە دێن و قومار بە ژیان و شکۆ و چارەنووس و ڕۆحی مرۆڤەکانەوە دەکەن ویان خەنە بەردەم مەکینەیەکی زەبەلاحی ڕاگەیاندن و ماسمێدیایی پڕ لە کاریگەری و
تەپڵی شەڕ و لە ڕێگەی گوتارە ئاگرین و خەڵەتێنەرەکانیانەوە کوورەی جەنگ و جوڵەی سەربازیە خەنە بازاڕی شەڕ و پێکدادانە خوێناویەکانەوە و خۆیان فەرمان دەردەکەن و لە دوورەوە تەنیا بینەری سەرپەڕاندن و کاولکاریە خوێناویەکان دەبن و لە کاتی ئاگربەست و هاشتەوایی و کۆتایی جەنگەکانیشدا بە بزەیەکی دزێ و گوتاری میدیای چەواشەکارانە و خەڵەتێنەر لە پانتایی هەموو کۆمەڵگا دەرەکەونەوە خۆیان خەنە نمایش و بە پاڵەوانکردنی خۆیان و فەڕستکردنی سیستەمە فکری و ئاکارە کۆمەڵایەتی و ئیداری و سیاسی و سەربازیەکانیان بە گەلی داما و دەفرۆشنەوە. بە درێژایی مێژوو هەوڵ و کۆشەکشەکانی مرۆڤ بۆ گەیشتن بە حەقیقەتەکانی وجود بە قۆناغەکانی خۆدزینەوە و گەیشتن بە ئایدیای مرۆڤی باڵا و دانسقا گوزەر دەکات و ێگەێنێت بە لووتکەی هوشیاریەوە. لە حاڵەتی نەبوون و غیابی ئەم هۆشیاریەدا مرۆڤ هەمیشە لە چەشنی نێچیرێکی هەرزان و بێنرخ بێماف و بێژیان ئامادەی هەموو جۆرە قوربانیدانێکە بۆ پەلاماردان و هەڵمەت بردن و سڕینەوەی بەرامبەرەکەی. ئەم جیهانەی لە ئێستایدا زیاتر وێنای ڕوبەرێکی بەرفراوانی ململانەی ئینسانەکانە بۆ باڵادەستی و جەمسەرگەرایی و سڕینەوە و کۆکردنەوەی هێز و ئەزمون و هەژمون و تۆخکردن و کۆکردنەوەی پارە و دەسەڵات و پێگە و جێگەی شایستە جیهانێکی دیلکراوی دەستی زلهێز و قوماشتیەکانی هێزی پارە و خوێن و کاولکاری و پرۆکسی و بەکرێگیرا و بە دیلکراوەکانی دنیای هێز و تەکنۆلۆژیایە. جیهانێکە کە تیایدا بەردەوام گەورەکان بچووکەکان بچووکتر و بێمافتر و بێژیانتر دەکەن. جیهانێکە ڕۆژێک ئەم و ڕۆژێک ئەو بەشێکی لێ هەڵدەوەشێ و قوماشچیە بێ ویژدان و داماڵ دراوە بەدمۆرالەکان و بکەرە بەدکارەکان لە ڕێگەی بەرپاکردنی شەڕ و کاولکاریەوە دەست بەسەر بەشێک لە خاکەکەیاندا دەگرن و ئاژەڵاسا واز لە پاوانخوازی و تمۆحاتە ئینسانیە ناکۆکیەکانیان ناهێن. جیهانی ئێستا پانتاییەکی تەبڵەی ئاڵۆز و پڕ لە فساد و ئالوودە و پڕ لە تەنگژە و ڕوخانی ئەخلاق و ناومێدی و لە جوانی کەوتنی سەرجەمی ئەو بەهایانەیە. سەردەمانێکی دوور بڕێکی زۆر لە ڕووناکبیر و بیرمەند و فەیلسوفانی زەمەنی ڕەوشەنگەری و ڕێنەسانس بێوچان هەوڵی ڕفۆرم و گۆڕانکاری و بنیادیان نابوو.